لەڕێگای تۆڕی میدیای 1964ەوە هیوادارم پەیامەکەم بگات بە وەزیری پەروەردە چونکە ئەو هەڵانە کەم نینە، هەڵەکان زۆرن. بەشەکی ئەو سەرنج و تێبینیانی کە ئەو مامۆستا بەڕێزە داوێتی بەڵێ لە جێگای خۆیتی. من ناوم هێدی سمکۆ حوسێنە کە دانیشتوی قەزای حاجەوەمە. ئەو ساڵ خوێندنم تەواو کردووە لە بەشی مێژوو. بۆ ئیخساسەکەی خۆمەوە کە بەشی مێژووە کتابەکانی خوێندنی ئەو ساڵ کە پۆلی 4 و 5 و 7 بۆ دیراساتم کردووە کە چەندین هەڵم تێدا تۆمار کردووە بە نزیکەی 20 هەڵەیەک دەبێت تێیدا تۆمار کراوە کە هەڵەکانیش بریتین لە هەڵەی مێژووی یاخود هەڵەی جوگرافی یاخود هەڵەی ڕێنووسی. ئەوەی کە لێرە گرینگە ئەمەوێ بڵەمەوێت کە هیوادارم وەزارەتی پەروەردە بتوانێت پێداچوونەوەیەک بۆ ئەم پەرتوکە بکات بۆ ئەوەی ئەو هەڵانەی کە تێیداەتی چارەسەری بکات بۆی بە شێوازێکی دروست بخرێنە ژێر دەستی فێرخواست یاخود خوێندکارەوە. یەکانە کە سەردەمەکانی دابەش دێ بۆ 3 سەردەم هەڵەکانی لە سەردەمی ئاشووری کۆن و ناوەندا بوو. بۆ نمونە ئەمانە منهەجی خوێندنن کە بابەتی کۆمەڵاتیە ساڵی 2023 تۆمارکراوە. هەروەها ئەمەشان بابەتە کۆمەڵاتیەکانە پۆلی حوتەمە کە کۆتا چاپێتی ساڵی 2025. ئەوەی من کردومە هاتووم زانیارەکانم بەراورد کردوم بەم کتابانە. ئەمەیان مێژووی کۆنی ڕۆژهەڵاتی نزیکە لەگەڵ ئەمەیان کە مێژووی کۆنی کورد، هەروەها پوختەی مێژووی شارستانیەتیەکان. ئەم زانیاریانەی کە من لێرە خوێندومەتەوە هاتوومەتە سەرزانیاریەکانی بۆ نمونە کۆمەڵاتی پۆلی 4. ئەم زانیاریانە لێرە شتێک ئەڵێ بەڵام لە زانیارەکانی کۆمەڵاتی پۆلی 4 شتێکی ترەڕە. بۆ نمونە لاپەڕا 50 کە دەربارەی گوندی چەرمۆیە لە مەقتەعەکەی ناوەڕۆکەکەی ئەڵێت کە گوندی چەرمۆ یەکەم گوندی کشتوکاڵیە کە دەکەوێتە پارێزگای کەرکووک. ئەمە هەڵەیەکی جوگرافیە. گوندی چەرمۆ دەکەوێتە پارێزگای سلێمانیەوە. هەروەها لە کتابی پۆلی 7دا کۆمەڵاتی لاپەڕەسی کە بینە سەر سۆمەریەکان مێژووی دروستبوونیان دەڵێ 1900 بۆ 4500 ساڵ پێش زاینە. بەڵام لەو کتابی من خوێندومەتەوە کە کتابی کلسومە جەمیلە مێژووی ڕۆژهەڵاتی نزیک ساڵی دروستبوونیان بۆ 2700 ساڵ بۆ 3000 ساڵ پێش زاین دەگەڕێنێتەوە. ئیشکالەکە لێرەدا کە نزیکەی 12 سەدا مابین لەو نێوان ئەم ساڵانەدا هەیە کە ئەمە بەڕاستی ساڵێکی زۆر زۆرە ماوەکەی بەهۆی زۆری هەڵەکانەوە. من لە نۆتی موبایلەکەم نووسیومن یەکەمیان کە دەربارەی ئیمپراتۆریەتی ئۆریسێمە لە کتابی پۆلی 7 لاپەڕەسی و هاش دەڵێت ساڵی ئەوە دروستبوونیان 2111 بۆ 2004 بەڵام ئەمە هەڵێ ڕاستەکەی دروستبوونیان 2113 بۆ 2006 پێش زاینە. هەروەها پەیمانێتی عیلامیەکان لەگەڵ سوبارتیەکانە نەک سوئیەکان. هەروەها لە بابەتی حاموڕابی لە کتابی پۆلی 7 دەڵێ لاپەڕە 40 ساڵی 1794 بۆ 1750 کە ئەمە هەڵەیە. ساڵە ڕاستەکەی ئەوەیە کە 1792 بۆ 1750 پێش زاین. بۆ هەروەها لە بابەتی ئاشووریەکان لاپەڕە 42 کتێبی پۆلی 7 دەڵێ سەردەمی ئاشووریەکان دابەش دەکرێت بۆ 3 سەردەم کە سەردەمی کۆن و ناوەڕاست و تازەیە کە سەردەمی یەکەمی ئاشووری 2000 پێش زاینە. هەروەها سەردەمی ئاشووری ناوەڕاستی 1500 ساڵ پێش زاینە. بەڵام لە کتابەکە دەڵێ 1500 تا 3000 پێش زاین کۆنەکەی ناوەڕاستەکەش دەڵێ 1350 کە ئەمە هەڵەیەکی گەورەیە. هەروەها لە بابەتی مادەکان پۆلی 7 لاپەڕە 50 دەڵێت 700 ساڵ پێش زاین مادەکان دەرکەوتن و شاریان دامەزراندووە و هەمەدانیان کردووە بە پایتەخت. بەڵام ڕاستەکەی ئەمێکە ساڵی 1836 پێش زاینیشتە جێبوون و شاری هەمەدانیان کرد بە پایتەختیان. لاپەڕە 86 لە مێژووی کۆنی میسر دەڵێ ئەم بنەماڵەیە ئەم سەردەمە دابەش دەکرێت بۆ سەر 2 بنەماڵەدا لە منهەجی خوێندندا. بەڵام ئەمەوان نییە. ساڵەکەی 2052 بۆ 2850 کە بنەماڵی یەکەم تا وەکو شەشەم دەگرێتەوە. بەڵام لە منهەجدا دەڵێ بنەماڵی یەکەم و دووەم دەگرێتەوە کە ئەمەیان هەڵەیە. ئەوەی کە من خوێندومەتەوە و بە دۆداچوونم بۆ کردووە کتابەکانی مێژووی پۆلی 4 و 5 و 7 بووە. لە ڕێگای تۆڕی میدیای 1964ەوە هیوادارم پەیامەکەم بگات بە وەزیری پەروەردە چونکە ئەو هەڵانە کەم نینە، هەڵەکان زۆرن.
مسیری منهجی 2020 شم کرد هەروەها ئەو منهجە کە ئێستا لە بەردەستمدا منهجی 2025-2026 هەمان هەڵەی تێدایە کە من دەستنیشانم کردووە بۆیە لە ماوەی ئەو 5 ساڵەدا پێم سەیرەکەم بەو شێوازە دەرس خوێندراوە ئەی مامۆستاکان لەم ماوەی ئەم 5 ساڵەدا چۆن توانیویانە بەسەر ئەم هەڵانەدا تێپەڕن و بێدەنگ بن لە بەرامبەر ئەم هەڵانەدا هەر بۆیە داواکارم کە وەزیری پەروەردە بە دواداچوونێکی ورد بۆ ئەم مەسەلەیە بکات و هەڵەکان دەستنیشان بکات و چارەسەریان بکات زۆر بە پێویستی دەزانم کە بۆ منهەجەکانی تریش بە دواداچوونە خود وربینیەکی زیاتر بکرێ نەکرد بۆ بابەتی منش بەڵکو بۆ بابەتەکانی تریش چونکە لەوانەیە ئەوانی شەڵەیان تێدا بێت چونکە ماخول نییە ئەو زانیاریانە لەو کتابەدا تۆمار کرابێت و هەروەها دەستنیشان کرابن چارەسەر نەکرێت چونکە لە کۆتایی دانەوەکانی ئێمە یاخود خوشکبراکانی ئێمە لەسەر ئەم منهەجە دەڕۆت ئەو سەرنج و تێبینیانی کە ئەو مامۆستا بەڕێزە داوێتی بەڵێ لە جێگای خۆیتی ئێمە لەوانەیە لەو سەرچاوی کە وەرمانگرت بێت تا ڕادێک سەرچاوەکە پێشتر لەوانەیە کۆنتر بێت سەرچاوی دیکەی نوێ پەیدا ببوون من ئێمە کە باسی گوندی چەرمۆ دەکەین گوندی چەرمۆ خۆتان دەزانن ئایدی چەمچەماڵە چەمچەماڵیش هەتا ساڵی 1975 سەر بە پارێزگای کەرکووک بووە بەڵام لە دوای 75 کە خراوتە سەر سلێمانی لەبەر ئەوە ئێستا شتێکی زۆر ئاسایە لەمە لە جیاتی بڵێن کە چەرمۆ سەر بە پارێزگای کەرکووکە دەتوانین بڵێن سەر بە قەزای چەمچەماڵە ئەو بەنسبەت شوێنە جوگرافیکە بەڵام ساڵەکان بەڕاستی ئەوی ئەم تێبن لەوانەیە لە هەندێکیان لە جیاتی ئەو 2004 لە کتێبەکە نووسرا 2001 لەوانەیە 2011 نووسرابی ئەو نووسیتی 2010 یعنی شتێکی وا بڕواتەبی یەکێک لە گرفتەکان کە دووبارە دەکەمەوە کە خاڵ یەکەم باسم کرد ساڵەکانە ئێستا بەشەی زۆری وەرە لە مێژوو نووسەکان ساڵی دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەزاینی یەکسەر زۆربیان دەڵێن 571 لە نێوان 570 بۆ 571 ئێستا لەوانەیە ڕاو بۆچوونی جیاوازە بێ لەبەر ئەوە دووبارە دەستخۆشی لێ دەکەم لە سەرنج و تێبینەکانی و بەڵێنشی پێدەدەین ئەو سەرنج و تێبینیانی ئێمە لەگە چەندین سەرچاوی دیکەی ئەسڵی کە لە بەردەستمانە بەراوردی دەکەین